لە یاریەکانی قۆناغی دووەمی جامی یانەکانی عێراق بۆ تۆپی باسکە ئاسۆ لە هۆڵیانی ئەکاد ئەنکاوە لە شاری هەولێر پێشوازی لە سۆلاوی نوێی شاری کەرکوچی کرد. هەردوو تیب یەکەم یاریان بۆ ئەنجامی بدەن. لە قۆناغی یەکەم سۆلاوی نوێ پشوو بوو، ئاسۆش تیپی بەرامبەری ئامادە نەبوو. لە یاریەکە سەرەتا ئاسۆی خاوەن ماڵ باشتر بیندرا و لا نیوە یەکەم بە جیاوازی 6 خاڵ پێش میوانەکەی کەوت. ئەنجامی نیوە یەکەم 38 خاڵ بەرامبەر بە 32 خاڵ بوو. لا نیوەی دووەم تیپی میوان گەڕایەوە کەشی یاریەکە و جگە لەوەی ئەنجامەکە یەکسان کردەوە پێشیشی کەوت. لا کۆتایی سۆلاوی نوێ بە جیاوازی 8 خاڵ و بە ئەنجامی 81 خاڵ بەرامبەر 73 خاڵ براوە بوو. وڵی لە سەرەتاوە ئێمە کەمێک یەکتر نەناسینمان هەبوو لە یاریەکە چکە یەکەم ڕۆژمان بوو لەگەڵم برابەرزانە یەک بگرین. ئێمە سێ گەنجین لە شاری سلێمانیەوە بەهۆی ئەوەی کە هیچ نادیەک نییە پەیوەندیمان کردو بەیانێک لە شاری کەرکووکەوە. سوپاس بۆ خواتوانیمان ئەم قۆناغەش بەسەرکەوتی تێپەڕێنین و بتوانین لە کۆتایی یاریەکەیە گەڕانەوەیەکی باش بەدەست بین و چەند خاڵێکی زۆر گرنگ تۆمار بکەین. وڵی بەداخەوە بەڵام ئەوەی کە بخۆت دەزانی فەریقی مە فەریقەی گەنجە خبرەی کەمە، بەڵام ئینشاءڵڵا بۆ داهاتوو ئەو کێشەکەمان هەموو ئینشاءڵڵا هەل دەکەینەوە. بخۆت دەزانێ وەزعەکەی ئێستاکە چۆن ینی زۆر ینی ئەعدادمان کەمە و وەقتی امتحاناتیشە و فەریقشمان گەنجە، احتیماد لەسەر ئەو گەنجانەی دەکەین. حەزمان لێ ئینشاءڵڵا بۆ داهاتوو قاعدەی باسکە بۆ شاری هەولێر ئینشاءڵڵا بەناوبانگ دەبین. بەڵام ئینشاءڵڵا بۆ داهاتوو ئەو کێشەکان ئەوەی کە ئێستا ڕوویدا لەناو یاری ئینشاءڵڵا بۆ داهاتوو چارەسەر دەست لەسەر دەکرێت. بەم شێوەیە تیپی باسکە یانێ ئاسۆ ماڵ ئاوایی لە جامەکە کرد. سۆلاوی نوێش گەیشتە قۆناغی داهاتوو. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.